سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. لە 6 مانگی ڕابردوودا 3 ئەندام پەرلەمانی عێراق کە نوێنەری پارێزگای هەولێرن لە دانیشتەکانی پەرلەماندا هیچ قسەیەکیان نەکردووە. لە راپۆرتێکدا کە دامەزراوەی مەدارێک بە هاوبەشی ئینستیتیوتی پەی لەبارەی وەرزێکی یاسادانانی پەرلەمانی عێراقەوە ئەنجامیان داوە، دەرکەوتووە لە کۆی ئەو دانیشتانەی کە لە ماوەی 6 مانگی ڕابردوودا بەڕێوە چوون، 9 پەرلەمانتاری نوێنەری پارێزگای هەولێر تەنیا یەک جار قسەیان کردووە. هەر بەپێی راپۆرتەکە سیان لە پەرلەمانتارەکان لەو 6 مانگەدا هیچ قسەیەکیان نەکردووە. دامەزراوەی مەداریک دەژڵێت یەک پەرلەمانتاریش تەنیا 6 جار قسەی کردووە. دامەزراوەکە لە راپۆرتەکانیدا لە سەردانیشتەکانی پەرلەمانی عێراق هەر جارە و سەرنجی تەواو دەخاتە سەر نوێنەرانی پارێزگایەکی دیاریکراو. بۆ ئەم جارش لەسەر بەشداری ئەو 18 پەرلەمانتارە سەرنجەکانی چڕ کردوونەتەوە کە نوێنەری پارێزگای هەولێرن لە پەرلەمانی عێراق. ئەوەش لە کاتێکدایە چەند مانگی ڕابردوو کێشە و ململانێ سیاسیەکانی نێوان هەرێم و عێراق بە تونترین دۆخدا تێپەڕین و گرنگترین یاسا کە یاسای بودجەی گشتی عێراق بوو لە ماوەی ڕابردوودا لە پەرلەمان دەنگی لەسەردرا. وەزیری بەرگری تورکیا ڕایگەیاند ئەگەر بافڵ تاڵەبانی پشت لە پەکەکە نەکات ڕەوشی داهاتوو لە بەرژەوەندی سلێمانی نابێت. یاشار گولەر وەزیری بەرگری تورکیا بە ڕۆژنامەی میلەتی تورکی ڕاگەیاندووە بەردەوام هۆشداری بە بافڵ تاڵەبانی دەدەن واز لە پشتگیریکردنی پەکەکە بهێنێت و پەیوەندیەکانی لەگەڵ ئەو ڕێکخراوە بپچڕێنێت، ئەگەرنا ڕەوشی داهاتوو لە بەرژەوەندی سلێمانی نابێت. گولەر ئەوەشی ڕاگەیاندووە چاودێری جم و جۆڵەکانی یەکێتی دەکەن و تێبینیەکانی خۆشیان بە عێراق و پارتی دەدەن. وەزیری بەرگری تورکیا ئاماژەی بۆ ئەوەش کردووە چەندین جار هۆشداریان بە یەکێتی داوە بەهۆی داخستنی فڕۆکەخانەی سلێمانیش پەیوەندیەکانیان بە تەواوی لەگەڵ یەکێتی پچڕاندووە. ئەوەش لە کاتێکدایە ماوەیەکە پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ ئیدارەی سنووری سلێمانی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە دۆخێکی زۆر خراپدا تێدەپەڕێت و ئەو وڵاتە یەکێتی و بەرپرسانی سنوورەکە تۆمەتبار دەکات بە ئاسانکاریکردن بۆ پەکەکە لەو سنوورە چالاکی بکەن. سەرۆک ئەرکانی گشتی هێزە چەکدارەکانی ئێران ڕایگەیاند حیزبەکانی ڕۆژهەڵات کەمێک لەسەر سنوورەکان دوورخراونەتەوە و دەبێت بە تەواویش دەربکرێت. محەممەد باقری سەرۆک ئەرکانی گشتی هێزە چەکدارەکانی ئێران ڕایگەیاند حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێمی کوردستان کەمێک لەسەر سنوورەکان دوورخراونەتەوە و دەبێت بە تەواوەتی لە چەکدا بماڵدرێن و دەریش بکرێن. باقری سەبارەت بە جێبەجێکردنی ڕێککەوتنی ئەمنی نێوان ئێران و عێراق بۆ چەکداماڵینی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و تووشێتی بڕیار بوو تا 19 ئەم مانگە ئەو هێزانە بە تەواوەتی لە چەکدا بماڵدرێن، بەڵام ئەوەی لە ماوەی 6 مانگی ڕابردوو ڕووی داوە ئەوەیە تەنیا کەمێک لە سنوورەکانی ئێران دوور خراونەتەوە. ئێمەش جەخت دەکەینەوە دەبێت بە تەواوەتی لە چەکدا بماڵدرێن و دەریش بکرێن. ئەوەش لە کاتێکدایە بەپێی ڕێککەوتنی نێوان ئێران و عێراق و هەرێمی کوردستان هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بنکە و بارەگاکانیان لەسەر سنوورەکان نەماوە و دوورخراونەتەوە.